بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، صلى الله وسلم على رسوله الأمين على آله وصحابته والتابعين ومن تبعهم بإحسان إلى يوم الدين. ثم أما بعد، خواهی گەورەی یارمەتی دەرمان بێت هەموو شەممەیەک لەسەر یەکشەم لە خزمەتی قورئانی پیرۆزە بین تەفسیری قورئان لە سوورەتی ئەلبەقەرە بەر لە مانگی ڕەمەزانی پیرۆز 22 ئاەتمان تەفسیر کرد، گەیشتمانە ئاەتی 23. ئاەتی 23 پەروەردگارمان دەفەرمێ: وإن كنتم في ريب مما نزلنا على عبدنا فأتوا بسورة من مثله وادعوا شهداءكم من دون الله إن كنتم صادقين. لدواي أوي پروردگارمان باسي توحيدمان بوكات: يا أيها الناس اعبدوا ربكم الذي خلقكم والذين من قبلكم لعلكم تتقون. تقريري توحيدك وتوحيد لدلي مسلمانان وباورداران جيجير بو أو جاي سكاتي أو هاتوا كوا تقريري رسالات بك الرسالة والرسالات وكذلك النبوة. وجاء كاتي أو هاتوا خلقان يكهن كجمانيا هي لقرآن شين بباورانا. قال تعالى فرمي: وإن كنتم في ريب مما نزلنا على عبدنا، أجر إيوا جمانتان هي سبارت بوي كدامان قردوت سر عبدكي خومان. أم آياتا سرتاكي فرموي مما نزلنا، أما بلغي سر أوي كخواي پروردگار لعلوة لبرزية بوي فرموي مما نزلنا كواتا دبي عقيدة ما نوابت عقيدة لقرآن ورقرين ولا سنتي بيغمري خواه صلى الله عليه وسلم كخواي قورا لآسمانا بوي قرآني داقرت. فرمي أقر إيو قمانتان هي أي بيباوران أي الملحدة كان أي مشركين أي كافر كان قمانتان هي سبارت بو كتابي كدامان قردو تسر عبدي خومان وبس بيشي بيغمري خواه صلى الله عليه وسلم. شكلت شندين آيات باسك أخوي تعالى: سبحان الذي أسرانا، سبحان الذي أنزل يعني نزل الفرقان على عبده. فرقان اليوم بس به قرآن. سنتي سورة كهف شيئا: الحمد لله الذي أنزل على عبده الكتاب ولم يجعل له عوجا. كواتالي رم بس به غمري خواه صلى الله عليه وسلم. أجا قمان تاني سبارت بقرآن بكتابي خواي پروردگار بكلامي خواه مما نزلنا على عبدنا فأتوا بسورة من مثله. خواهي تعالى فرمي إيما عرضك مان هي ورنا بيشوا إيوا قمانتان هي يان أو تاورن بو أوي قمانكتان بيقين إثباتي كان كأم قرآن كلام إخوانية درس كراوة دسكردي مروفة إثباتي كان قمانكتان بو أوي بيقين وخلق الشوان تام بكوي ورن إثباتي كان یان ئەوەتا گومانەکەتان باتڵ و پوچە دەبێ پاشگەز بنەوە بڵێن ئێمە غەڵەتین، لەم دوو ڕێگایە زیاتر نییە. ئەی بۆ ئەوەی گومانەکەیان ببێ بە یەقین پێویستە کات چی بکەن؟ فەئتوا بسوورەة من مثله. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم قورئانی هاوردووە 114 سوورەتە. ئێمە ناڵێن بڕۆن 114 سوورەتمان بۆ بێنن. فأتوا بسورة من مثله. يك سورة يكمان بو بيرن ناش لين برون سورة بقرة كدوسة واشتاوشج آياتا بلين والله زورة ولا حقيناين كرترين سورة هل بجيرن بوخوتان: سورة إخلاصا، سورة كوثرة، سورة قارعيا، سورة تبت يدا أبي لهب والتين والزيتون. كامي هلا بجيرن بوخوتان هاوشێوەی ئەو سوورەتەمان بۆ بێنن لە کاتێکە
پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەخوێندەوارە ئێوە خوێندەوارن لە کاتێکە ئێوە ڕەوانبێژن شاعرتان تایە ئەدیبتان تایە نووسەرتان تایە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نە شاعرە نە ئەدیبە نە نووسەرە تەنانەت نازانێ قەڵەمش بگرێتە دەستێەوە ئێوە خەڵکێکی زۆر یارمەتیتانەدات پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تاق تەنها خۆیەتی ورن هاوشێوەی ئەم قورئانە بێنن بۆیە ئەم تەحەدایە لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە 1445 ساڵ بەر لە ئێستا ئەم تەحەدایە قائیمە و بەردەوامە إلى قیام الساعة هەر کەسێ دێت چونکە ئێستا بەداخەوە خەڵکانێکن ڕەخناگرن لە قورئان ئەڵێن هەموو قورئان تەواو نییە ناوێرن بڵێن هەموو قورئان تەواو نییە ئەڵێن هەندێک ئاەتی تایە پێویستەکە خوێندنەوەی بۆ بکرێ پێویستەکە هەموار بکرێتەوە پێویستەکە نازانم چی بکرێتەوە چای پێ بخشێنن ئەیانەوێت تەعنە بدەن لە قورئان ئێستا حالیان مرکزێک کراوەتەوە لە قاهیرە ناوی مرکزی تەکوینە مرکزی تەکوین ئەم مرکزە کۆمەڵێ بڵێن مسەقف و خوێنەوار و مولحد و منافق ئەمی کۆبۆتەوە لەوێ متەڕەدیە و نەتیحە و هەمووی لەوێ کۆبۆتەوە ئەوەی کەوا سەرپەرشتیەکە ئیسلام بەحێریە مصریە ئیبراهیم عیسایە محمود زەکیە زەکی محمودە شتێوایە ئەمانە سەرپەرشتیەکەن هەچی نەخۆش و هەچی منافق و مولحدەیە ئەوانەی کەوا تەعنە لە ئیسلام و لە قورئانە دەن لەوێ کۆبوونەتەوە مرکزێکیان کردوتەوە ناوەندی تەکوین ئەم ناوەندە بۆ چییە بۆ ئەوەی قورئان ناشرینکەن لای خەڵک بڵێن قورئان ڕاستی نییە و هەنێ ئەحکامی تایە واژ نییە بەو شێوەیە خوای تەعالی فەرمی ئەم تەحەدایە مەفتوحە فەئتوا بسوورە یەک سوورە تێبێنن ناتوانن نەیانتوانی ئەوجا خوای تەعالی فەرمووی وەدعوا شوهەداءەکم یعنی بڕۆن ئەگەر ئێوە پێتان نەکرا ئیستیعانە بکەن بە خەڵکی تر ڕەنگە ئێوە ئەدیبەکانتان لە حەقی نێن بڕۆن بۆ لای ئەوروپا ڕۆن بۆ لای ئەمریکا ئەڕۆن بۆ لای بریتانیا ڕۆن بۆ چۆڕن بڕۆن لە سەردەمی ئەوان فارس و ڕۆم هەبوو ئەوان خوێنەواریان هەبوو ئەوان زیرەکترن لە ئێوە بڕۆن ئیستیعانە بە چیەکەن چی یارمەتیتاندا گاور جوولەکە هەر هەمووتان کۆبنەوە وەدعوا شوهەداءەکم من دون الله إن كنتم صادقين أجر إيه وراستكن بويا أواني كوا مخالف مانن مخالف إسلام سيبشن بشيشان معاندة بشيشان معاندة حقي ناويت حقي سنية بشيشان شاك غير صادق في طلب الحق قماني هي بلام لقمان كيدا بدواي حق ناقرت أم دو صنفا لا يوفقون للهداية والحق أم دوانا معاند أوشي كوا قماني هيا بلام رازقوني نايو بقات النتيجة وآمانج بويتي بقات أم دوانا خواهي قولوا موفقيا ناكات بلام صنفي سيم بلين قماني هيا شاك بلام صادق في طلب الحق رازقوية بدواي حق قريت ئەوانە خوای گەورە موفقیانەکە و هیدایەتیانەدا بۆ حەق بۆیە فەرمووی ئین كنتم صادقین خەڵکانێکی گومانیان هەیە بەڵام بە دوای حەق ئەگەڕێن خوای گەورە ئەوانە موفق ئەکات خەڵکێکی گومانی هەیە بەڵام بە دوای حەق ناگەڕێت بەس مەبەستی ئاژاوەیە بۆی باسەکەی کورەکە ئەکەمل لەو سەری دێم بۆ وەڵاهی نازانین شایەتمان بەکێ بێنی نازانین کێ حەقە نە ئەگەر ڕاستکەی ئین كنتم صادقین گومانت هەیە لە دوای ئەوەی کە حەقت بۆ ڕوونەوە بوو دەبێت تەسلیم بیت دەبێت تەسلیم بیت ئەگەر لە صنفی یەکەم بی معاند بی ئەوە بە هیلاک چویت وەکو بێباوەڕان و کافران و منافقەکان و صنفی دووەمش ئەوەی کە گومانی هەیە و مەبەستی حەق نییە دائما خەریکی ئاژاوەیە طبعا ئەمە لە هەموو طبقەیەکە هەیە لە هەموو سەردەمێکە هەیە کورە لە هەموو مزگەوتێک شایە خەڵکێکی وا خۆی نیشانەدا عرب يتمسكنون حتى يتمكنون واخوي نشاندا مسكينة غدري ليكرا ولي قوما بلام او مسكيني بو ناشد سر اگر تو حقد بويا وردانشا اذا بيوزنا كلام لا ولا قصك براستي بهر حال
خی گەورە ئەم تەحەدای قائیم کرد إلى يوم القيامة بۆیە هەچی مرۆڤایەتی هەیە هەر هەمویان و جنۆکەش لەگەڵیان خی تەعالا فەرمێ وەلەو کانە بەعضهم لبعض ظەهیرا ئەگەر نەکەر ئینسانەکان جنۆکەش ببێ بە پاڵپشت بۆ ئێوە لا يأتون بمثل هذا القرآن قد ناتوانن وێنەی قورئانە بێنن ئەگەر کەسێک کات ئەمڕۆ بڵێ من وەڵای من ئەتوانم هاوشێوی ئەم قورئانە بێنم سوورەتێک بێنم سوورەتەکەی تۆ چییە؟ ئەچێ سێ کەلیمەم بۆ دێنێت هێماڵین ڕاوەستە فأتوا بسورة من مثله هاوشێوەی قورئان بێ لە هەموو ڕوویەکەوە لە بەلاغەیە لە نەحوایە لە فقهایە لە علومی قورئانە لە ئیعجازە لە هەموو ڕووەکانە بێ وەکو قورئان بێت نەک تۆ بڕۆی کەلیمەیەک بێنی لەم لاولا لە خەڵکانی تر بیدزیت و بیدەی بەیەکەوە بڵێ وەڵام منش کتێبێکم هەیە ئەو جابا بێن خەڵکانێک بێن شایەتی بدەن لەسەر ئەو کتێبەی تۆ دوو کەسم بۆ بێنن شایەتی بۆ بدەن ناتوانن و خی تەعالاش فەرمووی چی دوایەم ئاەتە چێ پێم بڵێ فإن لم تفعلوا ولن تفعلوا ئەگەر نەتان کرد و ناشیکەن لەن وەلەم ئەگەر نەتانتوانی ولم تفعلوا وناشتوانن دەی فاتقوا النار التي وقودها الناس والحجارة لەخوا بترسن چونکە ناتوانن و بۆتانش ناکرێت دەی کەواتە بۆتان ناکرێ ئەبێ بۆتان دەرکەوێت کە قورئان کەلامی خۆیە فاتقوا النار دەی لەخوا بترسن فاتقوا النار ئەو ناڕەی کەوا وقودها الناس والحجارة ئەوەی سوتەمەنیەکەی خەڵکییە کام خەڵکی ئەوانەی کەوا بێئەدەبن بەرامبەر بە قورئان ئەوانە سوتەمەنی جەهەنەمن ئەوانەی کەوا بێباوەڕن بەرامبەر بە قورئان فاتقوا النار التي وقودها الناس ئەوانەی کەوا قورئان بە درۆخەنەوە بێباوەڕن مشرکن تەوحیدیان نییە بێئەدەبن سەبارەت بە قورئان بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شەو و ڕۆژ ئەڕشێنەوە ئەوانە بنە سوتەمەنی دۆزەخ وقودها الناس والحجارة أي حجارة چییە؟ دوو تەفسیری هەیە تەفسیری یەکەم کبریتە واتە ئەو بەردەی کەوا لە کبریت دروست کراوە کە بەردێکش لە کبریت بێ ئاگری پێوە بندەیت بڵێسە و گڕوتینی زیاترە بێت ئەو کاتە زیاتر ئازاریە بێت لەناو جەهەنەمە ئەمە تەفسیری یەکەم تەفسیری دووەم والحجارة واتە ئەوانەی کەوا پەرستوتانە لە ئەسنامەکان لە بتەکان ئەوانە هەمووی ئینەکم وما تعبدون من دون الله حصب جهنم أنتم لها واردون ئەوانەی جگە لە خوای گەورە لە دنیادا پەرستان لە بت و سەنەمەکان ئەوانە هەمووی فڕێدرێتە ناو ئاگری دۆزەخ ئەبن بە سوتەمەنی دۆزەخ لەگەڵ ئینسانە بەدڕەوشتەکان و بێئەدەمەکان بەرامبەر بەخوا بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کافر و ملحیدەکان ئەوانە بنە سوتەمەنی جەهەنم لە ناو جەهەنەمە ئەسووتێن خوا گەورە پەنامان بدات ئەوجا فەرمووی أعدت للكافرين ختمی محاضرەکەمان بەم فایدەیە بکەین فەرمووی أعدت لێرە دوو فایدە بکەین أعدت للكافرين ئەمە بەڵگەیە لەسەر ئەوەی کەوا ئاگری دۆزەخ مەخلوقە موجودة الآن ئاگری دۆزەخ وەلەگەڵ بەهەشتا مخلوقتان موجودتان دەبێ عەقیدەمان وابێت چونکە خوای تەعالا فەرمی أعدت فعلی ماضیە فعلی مضارع نییە واتە لە مێژەوە دروست کراوە ئاگری دۆزەخ ئێستاکە داگیرساوە و ئامادەیە و خوای پەروەردگار دروستی کردووە بۆ کێ فایدەی دووەم للكافرین کەواتە ئاگری دۆزەخ بەس کافر و بێباوەڕان ئەچنە ناو دۆزەخەوە ئەمەش بەڵگەیە لەسەر ئەوەی کە عوساتی موحدین بە هەتاهەتایی لە ناو ئاگری دۆزەخ نامێننەوە ئەم ئاەتە ڕەدە لەسەر خەوارج و ڕەدە لەسەر معتەزیلە ئەوانی کە دەڵێن عوساتی موحدین کە کەبائیریان نەبێت چوونە دۆزەخەوە قەت لی دەرناچن بەڵام وانییە چونکە خوای تەعالا فەرمووی چی أعدت للكافرين دۆزەخ بۆ کافران دروست کراوە ئەی مسلمانان ئەی باشە مسلمان نییە بچێتە دۆزەخەوە ممکنە مسلمان بچێتە دۆزەخەوە بەهۆی تاوانەکەی
بەڵام مەئالی و کۆتایەکەی بۆ کوێیە؟ بۆ بەهەشتا بە ئەندازەی تاوانەکەی کەوا کردێتی خی پەروەردگار ئەیسووتێنێ لە ئاگری دۆزەخە لە پاشاندا ڕەحمی پێکا و دەرێکات بە ئاوی حەیات ئەیشواتەوە ئەو جا فڕێدرێتە ناو بەهەشتەوە لە ناو بەهەشتا لە ناز و نیعمەتە بێ ئەی کێ مێننەوە لە دۆزەخ؟ كافر ومشرك وبيباوران وملحدا كان أو أنا بهميشي وبهتاهتاي لنا دوزخة أمين النوا تائر بزب إن شاء الله والحمد لله رب العالمين وصلى الله وسلم على رسوله الأمين وعلى آله وصحابته أجمعين وبارك الله فيكم.